لە ڕاستیدا نووسری بواری ژینگە هەنە بڵێ نییە بەڵام بە پەنجەکانی دەژمێنرێن و ئەوانەشی زۆر کەس کە لە بواری ژینگە دەنووسێت لە دەروی پسپۆری بواری ژینگەیە بە تایبەتی ئەوانەی لە بواری چیرۆک و هۆندراوە و شانۆگەری دەنووسن دەنا بڵێ کەسی مختصی بواری ژینگە سەرچاوە ژینگەیەکان کەمترە چونکە چەمکی ژینگە وەکو باسم کرد چەمکێکە تازە ئاشنا دەبێت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەتی ئەو کەسانەی پسپۆری بواری ژینگە و نووسینی بواری ژینگەن بەڵام لە ڕۆژنامە و گۆڤارەکان گۆشەی گۆژە نووسەیە نووسەرەکان مەسەرەن ئاماژە بە دیاردەیەکی ناشارستانی یان گرنگجی بە هۆشیاری ژینگەی دەدەنجا بە وێنە بێ بە نووسین بێ بە گۆشە بێ تا ڕادەیەک توانیوێت ینی وردە جێگای خۆی بکاتەوە لە ناو فەرهەنگی کولتوری زانستەکانی تردا. من تقریبا لە ساڵی 2006 تا ئێستا بەردەوام لە نووسینی بابەتی ژینگەیی زۆربەی وتارەکانم لە ڕۆژنامە گۆڤارە کوردستانیەکان بڵاو کردوتەوە لە 2006 تا کۆتایی 2022 نزیکەی 400 بابەتی ژینگەیم بڵاو کردوتەوە زیاتر بابەتەکان لە چوارچێوەی هۆشیاری بە سەرجەم سێکتەرەکانی ژینگەکە ئاو هەوا و خاک لە خۆ دەگرێت چوارچێوەی بابەتەکانم یعنی فەلسفەی پشت بابەتەکانم زیاتر هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە بۆ چەمکی ژینگە و پاراستنی ژینگە چونکە مرۆڤ ئەو ژینگەی کە تێیدا دێژی بەندە بەو کەلتور و فەرهەنگە و کە تێدا دێژی ئەمەش هۆکارێکە چونکە تو پیسبوونی ژینگە و هۆشیارکردنەوەی ژینگە یەکەمیشت لە نووسی هۆشیارکردنەوەی خەڵکەکەی یعنی دەبێت تۆ پێشتر مرۆڤەکە هۆشیار بکرێەوە ئەنجا و کار لەسەر ڕەهەندەکانی تر بکەیت. سەبارەت بە کتێبەکانیشم تا ئێستا نزیکەی 6 کتێبم چاپ کردووە نووسینی خۆ من وەرجێڕان نین و دوو کتێبی کەشم لەژێر چاپن کتێبەکان لە ڕەهەندی جۆرا جۆرن یەکەم نامیلکەیەکم چەمکی ژینگە پارێزی لە ئیسلامدا چونکە باسی ژینگەم کردو لە ئیسلام بە گوێرەی ئەوەی لە قورئانی پیرۆز لە فەرمودەکانی پێغەمبەری خوای لەبێت چونکە زۆر مرۆڤەیە تۆگە باسی ژینگەی بۆ دەکەی ڕەنگە وەک بە هەندوەری نەگرێت بەڵام کە لە ڕێگای ئاینی ئیسلامەوە باسی دەکەی ئەو قورئانە ئەو ئاەتە ئەو فەرمودە ڕەنگە باشتر کاریگەری هەبێ خاڵێک کتێبێکم هەیە باخی جیۆپۆلیتیشی نەوتی عێراقا باسی نەوتی عێراقم کردووە لە بەشێک باسی ئەو کاریگەری ژینگەیانەی لە ئەنجامی پاڵاوتون و فرۆشتن و کڕینی نەوت و گواستنەوە بۆ ڕووی بەتەنکەر و تەقینەوەی بۆڕیەکان و ڕۆلی ئەم کاریگەریانە لە بواری ژینگە بە تایبەتی لە داژیکردنی عێراق لە ساڵی 2023 و دەرکردنی داعش لە عێراق خاڵێکیکە کتێبێکمانەیە بە ناوی بزافی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان حتمما ئەو شوێنانێک کە ناوچەیەکی گرنگی گەشتیارینە حتمما ژینگەیەکی گەشتیاریان هەیە چونکە ژینگەیەکە تو خۆی دەبینێتەوە لە دارستان و لە ئاو لە شاخ و لە هەمە چەشنی ڕوخسارەکانی ڕووزەوی لێرە باسی بنەما ژینگەیەکان کردو ئەو بنەمایانێک کە کاریگەریان هەیە لەسەر ڕاکێشانی سەرنجی گەشتیانە تازەترین کتێبم بە ناوی بنەماکانی زانستی زەویە باسی زەویم کردووە کە سارێک بۆ ژیان باسی ژینگەی هەساری زەویم کردو باسی ئەو هۆکارانم کردووە کە مرۆڤ ژینگەی پێتەدەدا و باسی هۆکارەکانش بوو چۆن چارەسەر دەبێت کتێبێکی کەشم هەیە لەسەر بنەماکانی پاراستنی ژینگە ئەم کتێبە ڕاستی ئەگە بڵێم کۆی گوشراوی هەموو ئەو بابەتانەیە کە لە ماوەی ئەو 15-16 ساڵی دانووسیمە لێرەش باسی بنەماکانم کردووە چۆن دەپارێزرێت چۆن ژینگە بپارێزین چۆن فەرهەنگی ژینگە پارێزی بکەینە کللتور بە وردی باسم کردووە کتێبێکی کەشم هەیە باسی گۆڕانکاری ئاوهەیەکان و کاریگەریان لەسەر ژینگە ئەوە ئاگادارین ئەم ساڵ و ساڵانی ڕابرد و گۆڕانکاری ئاوهەیەکان چ کاریگەریەکان هەیە لەسەر کۆی گشتی ڕووداوە ژینگەیەکان باسم کردو ئەو هۆکارە سروشتەکان هۆکارە مرۆیەکان کاریگەریان لەسەر دیاردی بە بیابانی بوون و وشکە ساڵی و خۆڵبارین و کەمی ڕێژەی بارانبارین چونکە هەموو ئەو دیاردە سروشتیانەکە ڕوو دەدەن حتمما دەرەنجامی ژینگەیان بە دوای خۆدا دێنن بە شێوەیەکی گشتی چاپکردنی کتێبی زانستی و لە ناویشیاندا ژینگەی کەمتر خواستی لەسەرە چونکە ئێستا زیاتر چاپخانەکانە و کتێبانە چاپ دەکەن کە کڕیانیان زۆرە بە تایبەتی لە بواری پەرەپێدانی مرۆیی بەڕاستی تا کتێبێکی چاپ دەکەی زەحمەت و قورسێکی زۆری دەوێت ینی زۆر چاپەم ناوەند هەیە مەسەلەن بە نەخێر وەڵامت دەداتەوە دەڵێ ئێمە ئەو کتێبەی چاپ ناکەین چونکە خوێنەری کەمە یان وەک پێویست نەچۆتە ناو کۆمەلگا و پێویستە ناوەندەکانی تر کە گرنگی بە ژینگە بدرێن چونکە ئێستا بەش و پۆلیژی ژینگەی هەیە لە هەرێمی کوردستان و یعنی زانستێکی بڵێت دەست و پل نەرم دەکات لەگەڵ هەرێمی کوردستان چونکە ژینگە هەر ئەوە ناگرێتەوە لە ڕووی پیسی و خاوێنەوە بەڵکو ژینگە ینی بابەتێکی گشتگیرە لەسەر تاپەی ژیانی مرۆڤ دەگرێتەوە جات و ئاستی هۆشیاری کۆمەلگا چ بە ڕێگای بینراوێ نووسراوێ خوێندراوێ ئەوانە کاریگەریان هەیە چونکە تو دەبێت لە ڕێگای یەکەم شت کە کۆمەلگا ئیشی لەسەر دەکەی لە ڕێگای هۆشیارکردنەوە بێت.